شوێن پەنجا جارێکی تر باز لە یەکێک لە گەورەترین تاوانەکان دەکات. ئەو تاوانەش بریتێ لە بەکارهێنان و ئالوودەبوون بە مادەی هۆشبەر کە بەهێمنی مرۆڤایەتی لەناو دەبات. ئێستادا بەکارهێنانی مادەی هۆشبەر بە هەموو جۆرەکانی لە حاڵەتەوە بۆتە دیاردەیەکی مەترسیدار. ئەو دیاردێش لە هەموو جیهان کێشەیەکی گەورەیە و بۆ جێی زەبەلاحی بۆ ڕۆبەڕۆبوونەوەی تەرخان کراوە. پیامەری بەڕێوەبەرایەتی یاسایشی هەولێر لە ماوەی ساڵی 2021 هێزەکانی یاسایشی هەولێر لە ماوەی 1 ساڵ تەنها لە شاری هەولێر 936 کەسیان لە بازرگان و ئالوودەبوو بەکارهێنەری مادەی هۆشبەر دەستگیر کردووە. لەگەڵ دەستگیرکردنی ئۆتۆمەتبارانە دەیان کیلۆ لە مادەی هۆشبەری کریستاڵ و تلیاک و حەشیش و هیرۆین دەستیان بەسەردا گیراوە. لە هەرێمی کوردستانیش لەو چەند ساڵی دواییدا و دیاردەیەتە شەنەی کرد بەهۆی هاتنی ژمارەی زۆر لە خەڵکی بیانی و کرانەوەی کوردستان. بۆیە شوێن پەنجا دەست دەخاتە سەر ئەو برینەی کە بێئاگەین لە ئافاتەکەی نەخۆشیێکی کوشندەیە و ژیان لە ناو دەبات. شوێن پەنجا بە چەندین گرتی ڕووداوی ڕاستەقینەی دەستگیرکردن و دەست بەسەرکردنی بازرگانان و باندەکانی مادەی هۆشبەر دەست پێ دەکات. ئەو گرتانە ڕاستەقینەن و بۆ یەکەم جارە لە بەرنامەی شوێن پەنجا لە کورد و سامس و چوار بڵاو دەکرێنەوە کە بە کامێرای تایبەتی هێزە تایبەتەکانی دژە تیرۆر و ئاسایشی هەولێر تۆمارکراوە. زۆر جارەوانی ئالوودەیە و مادەیە یان بازرگانن لە پاڵ خێزانەکانیان برە و بەو بازرگانیە دەدەن و خێزانەکانیشیان فێر دەکەن تا تووشی کێشە نەبن. یەکێک لەو ئافرەتانە بۆ شوێن پەنجا باسی چۆنێتی ئالوودەبوونی دەکات. جاری یەکەم پیاوەکەم ئەکاتە چی هاتەوە ماڵێ گوتیشنەوەدە دانیشە لەگەڵوی دانیشتم سەمان دەکرد. ئاها لە سیمی دەرهینا سیمەکەی دانا منیش گوتم پیاوەکە چە گوتیە من نێرگەلەیە. منیش گوتم ئەو نێرگەلەی دەبێت کوبیتن. ئەڵا گوتیشنەوە ڕقمە چی بخۆ یعنی زۆر خۆشە. منیش گوتم ئێ باشە دانیشتم ئاها لەگەڵ گوتی نا دەبێ بخۆی لێ دام شەقەشی لە بن جێدام گوتی لێ ناخۆی. زاستام زیز بووم لە کنێ ڕۆیشتم چکە فێرە و دەرمانێکی بۆ منیش هیچ کەسەک نەبوو داوای لێ بکەم. بەڕێ برایەکەمەوە تووشی ئەو ژانێ هەنی برایەکەم فێرە و دەرمانی کردەوە جە پای دەکرد لەولە یعنی لە برادەرانی وەردەگرت برادەرەکانی دەهیناوە مارێ دەی خوارە ئەو دەرمانە تقریبان تا ساڵەکی لەگەڵیم بخوارد. ساڵک مادەی کریستاڵی بەکاردێنا بە شوشەی بە سیمی دەی خوارد. ئەمە پیاکەوە عنی دەیدا بە من ئەم ژەگەرم دەخوارد. لە ماوەی چەند ڕۆژ و شەوێک چەندین تیم و هێزی تایبەتی دژە تیرۆری کوردستان و ئاسایشی هەولێر چەند ئۆپراسیۆنێکی هەڵکوتان و ڕاوەدونانی باندەکانی بازرگانی بە مادەی هۆشبەر ئەنجام دەدەن. ئۆپراسیۆنەکان دەبێت زۆر بەخێرایی و لە چەند خولەکێک بگەن و لە چەند چرکەیەک ئەنجام بدرێت بۆ دەستگیرکردنی باندەکان. کاتێک باز لە خێرای ئۆپراسیۆنەکان دەکەین بۆ ئەوەیە لاگەری باگا هاتنی تۆمەتبار و باندەکان ئەوە مەترسی ڕوبەڕۆبوونەوە زیاتر دەبێت و ئامانجەکە زەحمەت دەبێت لەوەی دایانەوێت بەدەستی بێت. ئەو مەترسی وەک بۆمبێکی تۆقیت کراو کە زیان بە کۆمەڵگە دەگەێنێت و ئاسەواری وێرانکار جێدەهێڵێت. ئەو مەترسی وای کرد حکوومەتی هەرێم لە ڕێگەی پرۆژە یاسایەک بەناوی یاسای ژمارەیەکی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان و کارتێکە ڕاقلیەکان لە کوردستان کە لە ساڵی 2020 بۆ بەرەنگاربوونەوە و ڕێگری لە بڵاوبوونەوەی مادە هۆشبەرەکان دەرچوو. ئەو یاسایش لەلایەن سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پەسەند کرا
تا ڕێگری لە بڵاوبوونەوەی بکرێت. سەبارەت با ڕوبەڕووبوونەوەی و باندانە و دەزگیرکردنی تۆمەتباران گوتەبێژی ئاسایشی هەولێر دەبینی. ئەوانێکەوە دووچاری کێشانی ئەو مادە هۆشبەرانە دەبن، دووچاری گرفت و مەشاکلێکی زۆر دەبن، چ لە ڕووی ئابووری، لە ڕووی نەفسی، لە ڕووی خێزانی، لە ڕووی کۆمەڵایەتی، چ جای ئەوەی کەوا لە ڕووی ئابووریش پارە و سەروەتێکی سامانێکی زۆر بەهادەر دەدرێن. ئەوانش هەمیشە ئەوانەی کە دەگیرێن دوای دەزگیرکردنیان دەتوانین بڕێن هەر هەمویان پەشیمانن لەو کار و ئیشەیکەوە ئەنجامیان داوە و دەشزانن کەوا نەتیجەکەی تەنها بەندیخانە و هەڵدێرانی خۆی و ژیانی خۆی و ماڵ و منداڵی و خزم کە سوکاری دەبی. بۆیە داوا لە هاوڵاتیانی خۆشەویست دەکەین جارێکی تر کەوا هەمیشە چاودێری کە سوکاریان بکەن بە تایبەتی ئەو هەرزەکارانی کەوا تازە پێدەگەن و بۆ ئەوەی بتوانن کۆنتترۆلی خزم کە سوکاری خۆیان بکەن و ئەو دیاردەیە و ئەو مادە ترسناکە تەشەنە نەکاتە ناو کۆمەڵگەکەمە. لە بەردەوامی بەدۆداچوون و چاودێریکردنمان بۆ ئەو باند و ئەو کەسانێکەوە بازرگانی بە مادەی هۆشبەر و یاخود بەکاری دەهێنن توانیمان چاودێری و بەدۆداچوونێک بۆ کەسێکی بیانی بکەین کەوا لە وڵاتی ئێرانەوە هاتوبوو ئافرەتێک بوو هیچێک لە ساڵۆنەکانی ناو شاری هەولێر کاری دەکرد لەگەڵ کەسێکی تری پیاوێک کە ئەویش لە وڵاتێکی دەوروبەری خۆمان دەوێت نەڕاهاتە بوو بەیەکەوە کاریان دەکرد توانیمان کەوا لە کاتی پێبوونی ئەو مادە هۆشبەرە ئەو ئافرەتە دەجر بکرێت لە کاتی دەجرکردنیشدا ناوبراو هەوڵی ئەوەی دەداکەوە خۆی لەو کارە بدزێتەوە و مادەکەی فڕێدا بە شوێنێکەوە وەکو بابرێن حەشارگەیەکەوە نەبیندرێتن بەڵام تیمەکانی ئێمە ئەو مادەشان دوازار دۆزیەوە و دانی بە تاوانەکەی دانا و بە مادەی سی مخدرات ڕەوانەی دادگا کرا و حکمی خۆی وەردەگرێت. شوێنپەنجە چیرۆکێکی تری بەکارهێنان و ئالوودەبوونی چەند کەسێکی بیانی لە شاری هەولێر دەگەڕێتەوە. هێزەکان دەچنە نێو کافتریاک بە شێک لە ژوورەوە چاودێری تۆمەتباری یەکەم دەکات. لە دەرەوەش هێزێکی تر بە ئۆتۆمبیل هەڵدەکوتنە سەر تۆمەتبار لە کاتی دەزگیرکردن مادی هۆشبەری لایە و فڕی دەدات ئیدی دەستگیر دەکرێت. ماوەیەک بەر لە ئێستا لە شاری هەولێر دوو کەسی بیانی کە یەکێکیان ئافرەت و خەڵکی وڵاتی ئێرانە و لە شاری هەولێر خەریکی کاری مۆدل و ساڵۆنە لەگەڵ چەند باندێک دەست دەکات بە بەکارهێنان و کڕینی مادەی هۆشبەر. لە تقریبان نزدیکەی ساڵێک دەبێ ساڵ نابێ یعنی بەڵام ساڵ نییە هاتوومە هەولێر هەش مانگەکە پێشدا مانگێک لە دییان نابووم مردم لێ ئیشی کارەبای دەکرد سۆران لەوێ دەژیان دوای هاتمە هەولێر یەکەم جار هاتمە ئەو ساڵۆنەی هاتم بۆ ئەمن ئیشی ئەکستەنشنی برژانگە ئۆشتانە دەکەم
هاتم وەریان گرتم تقریبا هەتا 7 مانگ 6 مانگ بڵێم ئەگەر ئەوە بێ من 7 مانگ بێ لێرە بم ئەمە مانگێکە زانیومە ئەوانە خەریکە و ئیشان ئەمن هەندێک سارد ببووم لەوەی کە مەسا من نەچمەوە ساڵۆن ڕۆژێکیان بەڕێکەوت دەچوومە مەتبەخ مشتری هاتبوو کە ڕۆیشتم بۆمە مەتبەخ ئەوها سرم سوڕان بینیم دەرگاکەی تەنیش مەتبەخە کرابەوە دەورەیەکی پێبوو مەقلی پێ دەڵێن ئەوەی پێبوو لەگەت چرخەکەی لە بنەوە لە دەورەکەیدا گەرم بوو ینی دەیهەویست گەرمی بکە لە بنەوە بۆی ڕاگرت بوو دەورێکەشی کە ڕاگرت بوو مادێکی سپی لەسەر دەورێکە بوو هێندێک بە کەمی ئەمنیش کە ئەوەم بینی ڕەت بووم ینی ئەوها دوایی کارتێکی پێبوو کارتی ئۆنلاین دوکانی لەسەر بوو ئەلەوانە ئەوەی پێبوو ئەوها ڕای دەکێشە دوای لە کەپۆیدا و لە ئەوە ددانیدا ئەمریشی ئەوها ئەگە ئاوە سەری هەڵەنا بینی من لەوێەوە ڕەت دەبم وەدی من ڕۆژمە مەتبەخ خۆم کرد هیچم نەکوت تقریبا نیم ساعتی پێچوو سەر لەقەی پێچوو ئەمن مشتریم لە بەردەست بوو بانگی کردم تیژی لاوەرە ئێرە ئەمنیش ڕۆیشتم نەمدەویست لە ئەو بڵم چونکتم با نەزانێ دوایە بۆم نەبێتەوە بڵێ تۆ لی دەترسان واقعیت ئیدی کە چاوم لێ کردانە دوایی ڕۆشتم بانگی کردم کوتی ئەتۆ چت بینی منشتم هیچم نەبینی کوتی بابینیت کوتم هیچم نەبینی کوتی هیچ کەسێک لەو ساڵۆنەی نازانێ بۆیە من دەترسم کوتی هیچ کەسێک نازانێ بەس تۆ بینی و تا ئەویش تۆ زۆر پێکتم تۆ زۆر حەزەرەت مێشت دەدەم کوتی تۆ زۆر زانی هەمیشە سەرت لە شت دەخورێ کە شتێک بزانی مشتم وڵام من هیچم نەبینی مەگەم سیگارت نەدەکێشە بەڕێکەوت بینی ئەو حالت دەورێکە لەسەر سیگارێکی نۆرمال سیگاری پێبوو لێدا و کوتی ئا بکێشە بزانە لە بەرێکە باوڕکێکەوە هیچ مشکلێکی نییە ئەنی هیچ نە مخدراتێکی وانییە بڵێ هۆشت دەما منیش دەمویست بۆ یەکەم جار هەندێک مشکلەم هەبوو کوتم بڵکو هەندێک لە سرم ئەوە بێ مشکم بڕێک ئارام بێ وان بیر کردەوە زۆریش بیرێکی غەڵەتم بوو بەس وان بیر کردەوە کوتی ئەمن لە برادەرم وەردەگرم تقریبا کوتی 3 گەڕام دەداتێ بە $100 منیش کوتم جامن لە چۆن بوو $100 وەڵام من نیتم کوتی حەز لێ وەرە پێکەوە دەکڕین نێ بەنی پارەکەی دەدەین بۆم نەبێتە درۆیە کوتی $100 یەکتی $200 ئەم نیشتم وەڵام پارەم نییە بەس ڕقەمەکەیم بدەیە ڕقم پێدا ڕقەمم وەرگرت زەنگم بۆ ئەو تاهایە لێدا کە ئێستا گیراوە کوتم باش کاکتەها کوتی باشم سپاس کوتم ئەتۆ ئەم لە ساڵۆنی وەزگۆرەیش دەکەم شتێک دەڵێم هەیتت کوتی چی کوتم مارە جوانە کوتی نانیمە کوتم لای کەس نای دەرکێنم 100% دڵنیا بە کوتی وەڵانیتم لە ڕگایە داوام کردەوە لە تورکی ڕابۆم دێ بەس ئێستا نیتم کوتم ئەکیدی کوتی هەندێکم هەیە لە ماڵەوە بەسکەمە کوتم من خۆ نام هەوێ فەردەی لێ ساسکەم کەمێکم دەوێت بەش سیگارێکم دەوێت هەرچیم کرد بۆم جێبەجێ نەبوو سیگارێکم پێ بویستم خەڵکم وەلی بۆم جێبەجێ نەبوو وەلام نا چون مێردم داهاتەوە پارەی بۆ دێنام ئەم سەفەری ئێرانم هەبوو تقریب 3-4 ڕۆژ مێردم لە ماڵێ بوو بۆشی هێنامە بەر دەرگای ماڵێ ئیدی ئەوڵە مایەوە ئەمن مەجال نەبوو چون سەفەری ئێرانم کرد لە ماڵەوەم دانا ڕۆیشتم بۆ ئێران تقریبا شەمبە هاتمەوە 12 ڕۆژ 13 ڕۆژ لە ئێران بوو شەمبە هاتمەوە ئەو ڕۆژە کە لەگە برادەرەکانم دەچوومە کافتریا ئیدی کە ئاسایش هات پاکەتێک کە پێم بوو لە نێو پاکەتێکی سیگار بوو لە نێوکەشی مارە جوانای تێدا بوو پاکەتی سیگار چاوم بە ئاسایش کەوت فڕم لا بەدەدا چوون بەردەوام دەبین دەچینە بەڕێوەبەرەتی ئاسایشی هەولێر لێرە دوێ ڕێکاری یاسای و دادگایکردنی تۆمەتباران دەیان بینی بۆ شوێن پەنجا باس لەو تاوانە دەکەن لە ئیستانبولدا دەنیشم ئایلا من بچووکێ من لێ دەرێنە موادی پزیشکی ددان دکم ئەوێ دەرێ مووادا دێنمە وێ دەرێ جار دچمە وێ دەرێ سەفەرێکم مووادا دێنم ئەوێ دەرێژی برادەر چەند جار تشتێکی بچووک داوو من ئاها بەس چەند جار خواردمە ئەمن نەدامە کەسی نادەمە کەسی عەلاقە من بە کەسی نییە ئەو سەیارە برادەرمێ بوو ئۆزگر بوو جەگوار بوو یەک دەرگە بوو ئەو ڕۆژی ئەمن لە کافێتەریا چوومە وێ دەرێ گواز نارگیلێکی بکێشم
ئەو کچار سەر قادرمی ڕاوەستا بوو لای ئۆزگر دناسمەوە سێگێک لە باوشی بوو مگۆ چیتکی خێرە گۆ ئینتزار تاکسی کە مگۆ بۆ گوازێ بچمە کافێتەریا ئەو سەگا دانم گۆ مەمنوعە بچمە ژۆرێ لەگەڵ سەگی گوتمکانی بگەینی مگۆ باش چونە تەنیشتی ساڵۆنێ کافێتەریا هەبوو گوازێ لەوێ دەربدمە بەرادەری خۆ ئەو سەگا دانێم بێم دوو دقیقە ئینتزارم کرد ئەم گۆ باش ئەوژی ئۆکێ ناو سەهرێ دانابەزام دانیشتی بووم نەچوومە کافێتەریا لەگەلوژی نەچووم دوو دقیقە دوای هات گەیشتە سەیارێ دانیشت دوو بەرادەر پشتاوی هاتن گۆ ڕاوەستە نەچۆ ستابیکە سەیارێ بیکوژینە جامێ دانانە دەرنەکەوە ناو سەیارێ مگۆ چی بوو کەس جواب نەدا دوای ئاسایش هات ئەمە چوونە ئاسایش دووسێ مەنگە تەخریبەن من کۆکاینی کێشم لە ئیستانبول لەگەڵ خۆی ناوم تەخریبەن 1 گرامەوە هابوو وەختە من هاتم ئێرە دوای ئاسایشی جەماعەتی لێرە من گیرم سەبارەت بە هۆکاری زۆربوونی ئەو مادە مەترسیدارە و ئالوودەبوونی گەنجان و چارەسەریەک بۆ دیار دەیە وەزیری تەندروستی کە سەرۆکی بۆردی بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەرە دەبینی مادە هۆشبەرەکانی من نابێ بڵێن تەنها لە دەستگیرکردنی ئالوودەبووان و جیاکردنەوەیان لە کۆمەلگا کۆمەڵێک ڕەهەندی دیکەی گرنگێ لە بواری بەرەنگاربوونەوە ئەمە هیچ لە بواری ڕاگەیاندون و هۆشیاری و ڕۆشنبیری کۆمەلگا و تاکەکانی کۆمەلگا بە تایبەتی گەنجان لە مەترسیە مادەیە هەروەها چۆنیەتی هەڵسوکەوتکردن چۆنیەتی هێنان و بردن بە شێوەی فەرمی بە تایبەتی ئەو دەرمانانەی کە چارەسەرن هەروەها لە بواری جیاکردنەوەی کەسانێک کە بازرگانی دەکات بە مادەی هۆشبەر لەگەڵ کەسانێک کە توش بووە کە توش بووە لە هۆشیاری خۆی لاواز بووە تووشی ئاڵودەبوون بووە کۆمەڵێک ڕەهەندی دیکایە ئێمە وەکو وەزارەتی تەندروستی کە سەرۆکایەتی لێژنەی باڵا بۆ بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان دەکەین لە هەرێمی کوردستان ڕێنمایی تایبەتمان بەو پاڵپش بەو یاسایە دەرکردووە و چەندین کۆبنەوەمان کردووە نوێنەری هەموو وەزارەتە پەیوەنددارەکانمان تێدایە بە تایبەتی لەگەڵ هێزە ئەمنیەکان و دام دەستگاکانی ئاسایش لەگەڵ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لەگەڵ وەزارەتەکانی دیکەی پەیوەنددار ڕێنایی تایبەتێ و ئێمە تیمێکشمان دەستنیشان کرد لەگەڵ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و دام دەستگای ئاسایش تیمێکی شاندێک سەردانی دەرەوەی وڵات یەکێک لە وڵاتەکانیان کرد بۆ بینینی چۆنێتی تەعامل کرد لەگەڵ ئەو کەسانەی کە ئاڵوودەبوون و تاوانبار نینە واتە توش بووە بە ئاڵوودەبوون بەڵام کەسێک تاوانبارە کە بازرگانی هێنان و بردن و خەڵکانی تر تووشی ئاڵوودەبوون دەکات ئەمانە چۆنێت تەعاملکردنیان وەکو هەم لایەنی چارەسەریەکەی لە سنتەرەکانی چارەسەری ئاڵوودەبوون هەم لە لایەنی شیاننەوە یان ڕاهێنانەوە بۆی بگەڕێتەوە ناو کۆمەلگاوی کەسێکی ئاسایی ئێمە ئێستا لەگەڵ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی سەرقاڵی دروستکردنەوە پرۆژەیەکی تەواومان بە دیزاین و بە چۆنیەتی و دەرخستەی ئەم پرۆژەیەمان ئامادە کردو بۆی سنتەرێک لە هەرێمی کوردستان بە زووترین کات بتوانین دروستکرین بۆ کۆکردنەوەی ئەو کەسانەی توشبوونە هەم بۆ چارەسەری هەم بۆ ڕاهێنانەوە و شیاننەوەیان و گەڕانەوەیان بۆ ناو کۆمەلگا. ئاسایشی هەولێر دوای وەرگرتنی زانیاری لەسەرەوە چەند کەسە لە ناوچەیەکی شاری هەولێر دەست بە لێکۆڵینەوە و بەدەداچوون دەکەن تۆمەتبارەکان دەستنیشان دەکرێن. شوێنپەنجە گرتەی دەزیرکردنیەوە ئەفرەتە لە ناو گروپە بڵاو دەکاتەوە کە چۆن دەستگیر دەکرێت هێزێکی تایبەت و ڕاهێنرا و لە پیاوان و ئافرەتان ئامادە دەکرێن ئەو هێزە دەردەچن بۆ وەرکەی کە ئامانجیانە زانیاریان هەیە کەەوە ئافرەتە دەچێتە چ شوێنێک و پلانی چییە؟ مادەی هۆشبەر لە هەموو جیهان بە نەخۆشیێکی کوشندە دادەنرێت و بە تونترین شێوە حکوومەتەکان و یاساکان ڕۆبەڕووی بازرگانان و بەکارهێنەران دەرنەوە چونکە نەخۆشیێکی کوشندێ و ڕوو لە هەڵ کۆمەڵکەیە بکات تووشی داڕمانی دەکات بۆ ئەوی پارێزراو بین و تووشی و نەخۆشیە نەبین پێویستە هەمووان هاوکار بین بۆ دۆزینەوەی تۆمەتباران و ئالوودەبووان و دوورکەوتنەوە لەو تاوانە.
بابەتی مادەی هۆشبەر بابەتێکی زۆر زۆر ترسناکە و زۆر گرنگیشە لەلایەن دەستگا تایبەتمەندەکانی حکوومەتی هەرێم و لایەنە پەیوەندیدارەکان گرنجێکی تەواوی پێدەدرێ بۆ بنبڕکردن و کەمکردنەوەی ئەو دیاردانەی کەوانە ناو کۆمەلگاکەمان ئێستا سەری هەڵداوە. بۆیە بەنسبەت ئەو هۆکارانەی کە دەبنەهۆی بنبڕکردن و یاخود کەمکردنەوەی ئەو حالەتانە ئێمە وەکو دەستگا ئەمنیەکانی هەرێمی کوردستان و لەگەڵ دەستگا پەیوەنددارەکانی تر لە وەزارەتە پەیوەنددارەکان لەسەر هێرین و هەمیشە کۆبنەوات دەکرێت بۆ ئەوەی بتوانین کەوا ڕێگە چارەیەک بۆ ئەم بابەتە بینە ئاراوە. باگوێرەی ئەمەری بەڕێوەبەرەتی یاسایشی هەولێر لە ساڵی 2021 تا 2 مانگی ئەم ساڵ دەستگیراوە بەسەر بڕی زیاتر لە 8 کیلۆ مادەی هۆشبەری کریستاڵ، بڕی 8 کیلۆ و 162 گرام مادەی هۆشبەری حەشیش، 1 کیلۆگرام مادەی هۆشبەری جامایکا، بڕی 21 کیلۆ مادەی هۆشبەری تلیاک، نزیکەی 2 کیلۆ مادەی هۆشبەری هیرۆین، حەبی ترامادۆڵ و تریڤن 145,000 پارچە. بۆچوونی چەند هەوڵاتیەکیش سەبارەت بەو مادە هۆشبەرانە وەردەگری. بە بڕوای من ئاسایش پەرە بەخۆی بدە و لەگەر عسکەری هەماهەنگ بن ئەو حدودانە کۆنتترۆل بکەن دەنا باوەڕ بکە هەنود حمرەکان کاتی خۆی چۆنە ناویان بردن بە مخەدەرات و بە تەقینەوە. ئێمە وەکو هەنود حمرەکان لێ دەکەن لە ناومانەدەن بە مخەدارەوە دەنگێکی زۆر گەورە و مەترسیدارە، زەنگێکی زۆر مەترسیدارە، زەنگێکی پاراسایکلۆزی نەهێنیە دەیکەن چۆنگە لێ بڕوخێنن بیفەوتێنن نەیهێلن و زوودی نەهێلن. مخەدەرات ترسناکە کاکە گیان ئەبێ ئەوە بە جدی وەریگرن ڕێگری لێ بکەن. زەرەرەکەی بۆ خۆیت و بۆ عایلەکەیەتی نامانێ هۆشبەر بمێنە لە کوردستانمان. داوا لە برادرانی ئاسایش دەکەم ئەو ئەرکێکە بەجێ دەگەینن کە دەیکەن ئەمن زۆر شانازیان پێ دەکەم، زۆر فەخریان پێ دەکەم کە شەو ڕۆژ لە ئەرکدانە لە بۆ نەهێشتنی ئەو دەرمان خۆرانە بە حەقەت شتی جوان دەکەن. هیوام وایە شتی باشتر جوانتر پێشکەش بکەن لەوەی گەنجی هەولێر یعنی تێدا سوودمەند بیتن. سەبارەت بە سزای یاسایی و کەسانی کە بەکارهێنەرن یان ئالوودەبوون و بازرگانی دەکەن دەچینە داواکاری گشتی لێرە دەمانێت بزانین سزایان چییە؟ بەنسبەت تاوانی بازرگانی کردن مادە هۆشبەرەکان لە ئەم یاسای ئاماژەمان پێدا لە مادە 25 و 26 دا هاتووە. لە مادە 25 سزاکەی سزنی حکمی ئەدامە یاخود سزنی مؤبەد کە 20 ساڵە و لە مادە 26 بەرگەی یەکەم و دووەمی هەیە. بەرگەی یەکەم سزاکەی سزنی مؤبەدە یاخود سزنی مؤقەت کەواتە سزن لە 20 ساڵ یاخود سزن لە 5 ساڵ بەسەرەوە تاوەکو 15 ساڵ و لەگەر غرامەکردن بە بڕی 30 تا 90 ملیۆن دینار و لە بەرگەی دووەم مادە 26م سزای بازرگانیکردن بریتە لە حەبسکردن کە دەڵ حەبسکردنیش لە 24 کاتژمێر تاکو 5 ساڵ حەبس دەگرێتەوە و غرامەکردنیش لە 15 ملیۆن تاوەکو 30 ملیۆن دینار. ئێمە کە باسی یاسای مادەی هۆشبەرەکان دەکەین لەو یاسایە دوو جۆر تاوان هەیە. بازرگانیکردن کە باسمان کردووە کێشان و بەکارهێنان تەعاتی. بەڕاستی ئەوانەی کە متەعاتینە و مادەی هۆشبەر بەکاردێنن لە هەموو پیاسەکانی هەموو دنیا ئەمانە وەکو قوربانی سیر دەکرێن، وەکو ضەحیە سیر دەکرێن. لەبەری ئەوای ئەو کەسانە بوون تا قوربانی دەستی خەڵکانێک کە بازرگانی مادە هۆشبەر دەکەن و لە هەموو یاساکانیش بە شێوەیەک دەبێت ئەمە لەگە بکرێ عیلاجی لە گرتنیان و سزادانیان چارەسەر بێ نەوەکو بیانخێنە ناو بندیخانەکان. ئەوانەی کە بەکارهێنەری مادەی هۆشبەرن سزاکان بریتێ لە حەبسکردنی لە ساڵێک کەمتر نەبێت تاوەکو حەبسکردنی تند لە ساڵێک کەمتر نەبێت تاوەکو 3 ساڵ و غرامەکردنیش لە 5 ملیۆن تاوەکو 15 ملیۆن دینار. بەڵام ئەو پرسیارەکە لێوەدایەوە کە کرۆشی بابەتەکەیە دەکرێت ینی ئەوانەی کە مادەی هۆشبەر بەکاردێنن بە چاوێکی تر لە سەرام کرێ کە بۆی ئەوانە جارێک بتوان بێن ناو کۆمەلگا. شێرپەنجە ئامانجی لە نیشاندانی ئەو تاوانانە ئەوەیە کە کۆمەلگەیەکی تەندروست و سەلامەت بنیاد بنین. دەبێت
هۆشیار بین و دوور بین لەو تاوانانە هەر کاتەسمان بە مەترسیەک کرد لە بریال و دەبوون و تێکەڵبوون بەو تاوانە هەڵ بدەین ڕێگەی یاسا بگرینە بەرەو هێزەکانی ناوخۆ ئاسایی شاگادار بکەینەوە تا ڕێگر بین لە بڵاوبوونەوەی ئەو نەخۆشیە کوشندەیە.